سڵاو و ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئابڕیانی هاوکارم لە خزمەتێوە عەزیزم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بازاڕی بێڕەونەقی هەڵبژاردننی ڕژیم لە کوردستان و ئێران. مانگرتنی کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام. بایکۆتی هەڵبژاردننی سەرۆکۆماری لەلایەن دایکانی سارینا ساعیدی و هومان عەبدوڵڵاهی. گوشاری بەرپرسانی زیندانی سەقز بۆ سەربەندکراوان. چالاکی شاخەوانانی مهاباد بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی کیمیاباران لە سەردەشت. هەشتەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی ئوسترالیا دژ بە شانۆی هەڵبژاردننی ڕژیم. درێژەی هەواڵەکان. بازاڕی بێڕەونەقی هەڵبژاردننی ڕژیم لە کوردستان و ئێران بەپێی هەواڵی گەیشتوو بەیانی هەینی هەشتی پوشپەڕ شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری لە شارەکانی کوردستان و ئێران دەستی پێکردووە و سەرچاوەکانی هەواڵ باس لە چۆڵبوونی بنکەکانی دەنگدان دەکەن. لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی دادخوازانی ئێران دایکانی شۆڕەشی ژینا لە کوردستان، بەندکراوانی سیاسی، چالاکانی کرێکاری مەدەنی و سیاسی لە نێوخۆ و دەرەوەی وڵات، شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان، ئەنجومەنی سنفی خوێندکاران، سەندیکا کرێکاریەکان و شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماریان بایکۆت و داوایان لە خەڵکی ئازادیخواز کرد لە ماڵەوە بمێننەوە و نەچنە سەر سندوقەکانی دەنگدان. مانگرتنی کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام. ڕۆژی پێنجشەممە حەوتی پوشپەڕ کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە ناڕوونی دۆخی پیشەیی لە بەردەم وستانداری کۆبوونەتەوە. کرێکارانی شاغەڵ لە بەشی ساختمانسازی پێترۆشیمی تازە دامەزراوی ئەرغەوان گۆستەری ئیلام لەگەڵ تەوابوونی گرێبەست لە سەرکار دەرکراون. کرێکاران داوا دەکەن بەڕێوەبەرایەتی پێترۆشیمی لە بەشەکانی دیکە دایان بمەزرێنێت چونکە چەند ساڵ پێشینەی کاریان هەیە و نایانەوێت لەم دۆخە سەختە ئابووریەدا بێکار ببن. بایکۆتی هەڵبژاردننی سەرۆکۆماری لەلایەن دایکانی سارینا ساعیدی و هومان عەبدوڵڵاهی. ڕۆژی پێنجشەممە حەوتی پوشپەڕ دایکانی سارینا ساعیدی و هومان عەبدوڵڵاهی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێرانیان بایکۆت کرد. دایکانی سارینا و هومان لە دوو پەیامی جیاجیادا لە دەسەڵات ڕایانگەیاند. نێوان ئێمە و ئێوە دەریایەک لە خوێن هەیە و دەنگی ئێمە تەنیا ڕووخانی کۆماری ئیسلامیە. ئەو دوو دایکە دادخوازە ڕوو لە خەڵکی کوردستان و ئێران وتیان ئەگەر گیانی ئازیزانتان بۆ گرینگە و داهاتوێکی باشتان بۆ منداڵەکانتانەوێت لە ماڵەوە بمێننەوە و سەردانی سندوقەکانی دەنگدان مەکەن. گوشاری بەرپرسانی زیندانی سەقز بۆ سەربەندکراوان. بەپێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ بەرپرسانی زیندانی سەقز لە کردەوەیەکی نایاساییدا گوشاریان خستۆتە سەر ئەو بەندکراوانەی کە ڕای کراوەیان هەیە و ڕایانگەیاندووە کە بەشداری لە شانۆی هەڵبژاردن ئیجباریە. بەڕێوەبەرایەتی زیندانی سەقز کورتەنامەی بۆ بەندکراون و بنەماڵەکانیان ناردووە و هەڕەشەی کردووە کە ئەگەر بەیانی هەینی ڕۆژی هەشتی پوشپەڕ لەسەر سندوقەکانی دەنگدان حازر نەبن بە 3 بۆ 6 مانگ زیندانی تەعزیری و 74 زەربە شەلاق مەحکوم دەکرێن. چالاکی شاخەوانانی مهاباد بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی کیمیاباران لە سەردەشت. ڕۆژی پێنجشەممە هەشتی پوشپەڕ کۆمەڵێک لە شاخەوانانی سەر بە گروپی ئارازی مەهاباد بە هەڵکشان بەسەر چیای ڕەزوانی سەر بە شاری شنۆ یادیگان بەختکردوانی کیمیابارانی سەردەشتیان بەرز نرخاند. 35 ساڵ پێش ئێستا ڕژیمی باسی عێراق 4 ناوچەی قەرەباڵغی لە سەردەشت بە چەکی کیمیایی بردومان کرد و بەهۆیەوە 110 نیشتیمانی گیانیان لە دەستدا و 8,000 کەس لە کۆی 12,000 دانیشتووی و شارە ژاراوی بوون. سەردەشت یەکەمین شار پێش حەڵەبجە بوو کە لەلایەن دەوڵەتی جەنایەتکاری عێراقەوە بردومانی شیمیایی کراوە و ئازارەکانی ئەو کارەساتە تا بە ئێساکەش بەردەوامە.
گیانە دەستانی دووکرێکار لە شاری بانە و عەسەلویە ڕۆژانی سێشەمە و پێنجشەمە 5 و 7 پوشپەڕ دووکرێکار بەناوەکانی فەرهاد ئیبراهیمی و عوسمان ئەمینی لە شارەکانی عەسەلویە و بانە بەهۆی نەبوونی مەنی شوێنی کار گیانیان لەدەستدا. ڕۆژی سێشەمە کرێکارێکی ڕۆژمەزدی تەمەن 40 ساڵ لە پاڵاوگەی هەشتەمی عەسەلویە بەناو فەرهاد ئیبراهیمی لە کاتی کارکردندا تووشی ڕووداو هاتووە و گیانی لەدەستداوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی پێنجشەمە کرێکارێکی خەڵکی بانە بە ناوی عوسمان ئەمینی لە کاتی دامەزراندنی ئامێری ساردکەرەوە تووشی بەڕگرتووی بووە و دەست بەجێ گیانی لەدەستداوە. دۆخی خراپی پەرستەران لە کرماشان و خۆکوژی کادرێکی دەرمان. سام حاجیان پەرستاری خەڵکی شاباد و شاغڵ ئیدارەی بێداشت و دەرمانی کاشان ڕۆژی چوارشەممە 6 پوشپەڕ لە شوێنی کارەکەی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێنا. بە پێی زانیاریەکان بەرپرسانی ئیدارەی بێداشت و دەرمانی کرماشان ماوەیەک بوو کە گوشاری زۆریان بۆ سام حاجیان هاورد بوو ناوبرا و پێش خۆکوژی لە ڕێگەی ناردنی کورتەنامە بۆ هاوڕێکانی و دانانی ستۆری لە ئینستاگرام باسی لە خۆکوژی کردبوو بەڵام کەس بایەخی پێ نەدا بوو. بە پێی ئامارەکان لە ساڵی ڕابردوودا 3000 پەرستار بۆ دەرەوەی وڵات کۆچیان کردووە و ئاماری خۆکوژی لە نێو کادری دەرمان و ڕزیدێنتەکان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەی سندووە. ناڕوونی چارەنووسی دوو شارۆمەندی دەست بەسەرکراو لە شاری نەغەدا. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ 5 مانگ بەسەر کاتی ڕەفاندنی دوو هاوڵاتی بەناوەکانی خەلیل ڕەسوڵزادە و عەزیز خاڵخاڵی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی نەغەدەوە تێپەڕ دەبێت و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی چوارشەمە 27 بەفرانباری 1402 هەتاوی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی نەغەدە بە بێ بەڵگەی قەزایی ڕشیان کردوتە سەرماڵی خەلیل ڕەسوڵزادە و عەزیز خاڵخاڵی و ئەو دوو شارۆمەندیان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لە ماوەی 5 مانگی ڕابردوودا بە دوواداچوونی بنەماڵەی و دوو هاوڵاتیە بێنەتیجە بووە و زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانیە. هەشتەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران. بەیانی هەینی 8 پوشپەڕ کرێکارانی پەیمانی و پرۆژەی شاغڵە پرۆژەکانی نەوت گاز و پێترۆشیمی ئێران بۆ هەشتەمین ڕۆژی بەردەوام درێژەیان بە مانگرتندا. بە پێی راپۆرتی شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی نەوت 22,000 کرێکار لە 115 شیرکەت لە سەراسەری ئێران پەیوەست بەو کارزارەوە بوونەوە هەڕەشە و گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان کاریگەر نەبووە و کرێکاران درێژیان بە مانگرتن داوە. کرێکارانی ناڕازی خوازیاری بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان زیارکردنی ئاستی حەقدەست وەلانانی جیاوازی بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت وەلانانی پەیمانکار دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی بوون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی ئوسترالیا دژ بە شانۆی هەڵبژاردننی ڕژیم. بەیانی هەینی 8 پوشپەڕ ئێرانیانی ئازادیخوازی ئوسترالیا لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە شاری کامبرا کۆبوونەوە و دژ بە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری ڕژیم دروشمیان بەرز کردەوە. میدیاکانی ڕژیم باس لە قەرەباڵغبوونی سندوقەکانی دەنگدان لە نێوخۆ دەرەوەی وڵات دەکەن بەڵام وێنە بڵاوکراوەکان چۆڵی بنکەکانی دەنگدان نیشانەدەن لە وێلنگتۆنی نیوزیلاند کە سەردانی بنکەی دەنگدانی نەکردووە و خەڵکی کوردستان هەڵبژاردنیان بە تەواوی بایکۆت کردووە و بنکەکانی دەنگدان لە تاران، ئیسفەهان، مەشەد، تەورێز، ئاهواز و شیراز چۆڵ و بێڕەونەق بووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی دژبەرانی نەتانیاهۆ لە ئیسرائیل. شەوی پێنجشەممە 7 پوشپەڕ دژبەرانی نەتانیاهۆ لە شاری قودس و لە بەردەم خانۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل کۆبوونەوە و خوازیاری دەست لە کارکێشانەوەی ناوبراو بوون. هاوکات لەگەڵ چوونەسەرەوەی ئەگەری دەستپێکی شەڕ لە نێوان ئیسرائیل و حیزبوڵای لۆبنان ئۆپۆزیسیۆنی دەوڵەتی نەتانیاهۆ هۆشداریان داوەتە دەوڵەت و بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس هاوڕێ لەگەڵ دژبەرانی شەڕ لە شاری قودس خۆپێشاندانیان کرد. ناڕازیان خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.